لا ئەم بەشە ئەوەنەی کە لە دیمەنەکانە خاڵە بەردەم ئێمەشە دیارە هەندێک جلی کوردی ئەوینن کە کۆنە ئەم جلانە هەر بە نەخشونەگار و بە ڕەنگەکانشانە دیارە کە ئەمە لە کۆن لەبەر کراوە زیاتر و خواستی خاتونەکان لەو کاتیا لەسەری زۆر بۆ هەچەند بە خۆشحاڵی و ئێستا هەر بەو شێوازی دوورینە هەر بەو نەخشونەگارە زۆرێک لەم جلانە دووبارە بوونەتەوە و ئێستا لەبەری ئەکەن جا ئێستا خاتو بەهار کارگەچیمان لەلایە ئەندامی دەستەی کاریگەڕی کۆمەڵی کەلەپور ئەو پێمان ئەڵێ لە کۆن دەستوری لەبەرکردنی جل بە چ شێوەیە بۆ زۆر جار ئێستا ئەبینین ئەم سەر و بەستوشتە ئێستا دووبارە ئەکرێتەوە شێوازی دوورینەکان یەخەکان فەقیانەکان کەواکان بە ئەو دەستورە کۆنە ئێستا ئەبینین بە خۆشحاڵش تا گرنگی پێ ئەدرێت هەوڵ دەدرێت زیندوو بکرێتەوە جا بە هەرخان زیاتر لەسەر ئەم فەلسەفە جوانەکە لە کۆنا هەبووە بۆ جلوبەرگی خاتونەکان زانیاریمان پێشکەشەکە بە هەرخان یەخوا بەخێر بەخێربی خاتوو بە هەرخان زۆر گرنگی ئەیە بە پاراستنی کەلتوری کوردی خۆمان لەگەڵ زۆر گرنگە بەوەی کە تەندروست بێت هەر بۆیە گروپێکی شاخەوانیان هەیە ئەمڕۆ لەگەڵ ئەو گروپاگە شتێکیشی هەبوو لەبەر هین کرد تاخیر کرد کردمانە هەفتەی ئایندە ئینشاءالله من زۆر سپاستانەکەم بەڕاستی ئەم جۆرە بەرنامانە خۆی لە خۆیان زۆر پێویستە حەقا هەموو تەلەڤیزۆنەکان ینی بە تایبەتی مهتەم بن یعنی اهتیمامی پێ بن یعنی زۆر گرنگە تۆ کللتوری نەتەوەکەت زیندوو بکەیتەوە بۆ نەوەکانمانەوەی دوای خۆمانەوەی کەکە پێئگا چونکە کللتور بەڕاستی کللتور پێناسەی نەتەوەیەکە ئێمەش وەکو کورد نەتەوەیەکین کللتوری خۆمان هەیە چەند هەزارها ساڵە ئێمە کە ئەژین کللتوری خۆمان هەبووە یەکێ لەو کللتورە جوانانە جلی خۆمانە هەموو نەتەوەیەک جلێکی هەیە کە ڕەسەنایەتی خۆی لەو جلەیە دەرەخا عەرەب جلی خۆی هەیە کورد جلی خۆی هەیە هەر ناو چشمان هەندێک بەڵێ هەر ناو چش تایبەتمەندی جلەکانی خۆیە ئێمە وەکو سلێمانی بەڕاستی تایبەتمەندی جلی کوردی لە سلێمانی زۆر جیاترە وەک لەوەی لە گەرمیان هەیە وەک ئەوەی کە لە سۆران هەیە وەک ئەوەی کە لە شوێنەکانی کە ناوچەکانی کە هەیە ئێمە بەڕاستی جلێکی زۆر جوانمانەیە ئەگەر بێت و سەیری ساڵەکانی هەفتاکان بکەین بۆ شەستەکانیش کە من مناڵ بووم یعنی تەمەنێکم هەیە لە هەفتاکانە کاتێکە دایکم ئەچوینە دەرەوە لەگەڵ دایکمە ڕێک سەر و بەست و هەموو شتەکانی کۆڵوانەیە بەست دەستماڵی بەس یعنی لاژیرەکانیە لەجا لولە و زنجیرێ و لولە زنجیر ڕاست و چەپ ئەیکردەوە یعنیش ئەها شێوازێکی ئەوە جوانی هەبوو حەستە کرد ینی هەر تێر نەبووی ئەمانە خۆی لە خۆیان زیندووکردنەوەی ئەم جۆرە جلە کوردیانە من لێرە داوا لە خەیاتەکانی خۆمانەکەم بەڕاستی یعنی ئەو جلە کوردیە زیندووکەنەوە بە شێوازە کۆنەکە ئێستا بە خۆشحاڵیەوە هەیە بۆ نمونە کراس فش ئەدورن بۆ نمونە فەقیانەکانە دەستوری دوورینی کەواکانە بەڵێ بۆ نمونە کراس هیچ ئەم هینەی هەیە فەقیانەکەی هەیە بەس تیرۆژۆکەی نییە تیرۆژۆکەی خۆی کاتی خۆی تیرۆژووی هەبوو کراسی کوردی نمونەم هێناوە هەم بۆ خەیاتەکە ئاسانە ئەگەر سەردەمیانە بی دوورێ ئەوە تۆزە گرانترە یعنی 4 جار دوورینی تی ئەکەوێتەوە دواتریش تۆزێ کلۆشیە ئێستا گەنجەکانمان حەزەکە باریک دەرکەون ئەو شێوازە جلە نادورن بەس خۆی زیندوو بکرێتەوە زۆر جوانە کەواکانیش بە هەمان شێوە سام جلەی من سەردەمیانەیە یەخەکەی هەر ئەوی خەیە نییە کە کاتی خۆی دووراوە کاتی خۆی کە خەیات جلی ئەدووری بۆ نمونە بۆ بووک وایە بۆ کەسێک وایە بۆ هەدێ وایە جلەکە ئەدوورە یەخەکەی بڵین یەخەی سەری هەڵناهێنرایەوە بەس ئینجێک لەم لاولەولا ئینجێکیان دیارێکە یەک تڵیشێکیان تێکرد ئەیان بر بۆ کەسەکە لەوێ هەڵیانەیەنایەوە دواتریش یەخەی 4-5 هات نەخوارەوە یەخەیەکی حوتی دەرەچوو ئێستا شێوازەکەی تامشانەیە بۆ مبارەکی بۆ ئەو کەسە بۆی هەم بزانێت کراسەکە تازەیە کە بۆی دووراوە چۆ کاتی خۆی گرانی بووە ینی زۆر بەکەمی جلی کوردی ئەکرا هەسێت کە ئەم کراسە کوردیە ئەمە تیرۆژووی هەیە ئەمە تیرۆژی پێوترێ ئەم جۆرە دوورینە ها ئەمە تیرۆژووە کراسە کوردیەکە کلۆشی ئەکا بەس خەیاتەکانی ئێستامان ئەم تیرۆژووی بۆ ناکەن
بۆ کار ئاسانی و گەنجیش خۆی داوایکە بەس خۆشبەختانە ئێستا کۆمەڵی خەیات تیرۆژەکەی بۆ کات چکە تیرۆژەکە لێرەوە دیسانەوە ئەیرێتەوە لە قۆڵەکەی هاگە دیقەت بێ لێرەوە لە بنباڵ و ئەیرێتەوە لە قۆڵەکەی بۆ ئاسانی هەر هەڵێنێتەوە ئەیدورێ یەخەکەش لێرەوە کاتی خۆی لێرەوە ئینجێکیاندا ئەنا قماشەکان ئاوا لێ کرد خەیاتەکە ئێرە ئاوا یەک تڵیشێکی تی ئەکرد بە مەقاستەکە یان نار بۆ کەسەکە زۆر خەڵک بڵێن بووک نەئەچوو بۆ لای خەیە جلەکانی دیارێ کرد دواتر ئەیان بر لەسەر سەری بۆیان هەڵێنە بۆ پیرۆزی باش ئەی بۆ نمونە نەئەچوو بۆ لای خەیات چۆن قیاسیان نەگرت قیاسی جلی کوردی بەس باڵەکەیان ئەکرد بەس ئەمەیان هێنا یەخەکەیان بۆ هەڵێنە دوایی 450 هاتە خوارەوە بەم شێوازە دواتر ئەمە هەبوو هەر یەخەکەی هەیە سام کراسێکمێ هیدایکمان بەڕەحمەت بێ یەخەکەی هەیە دواتریش کەوامان هەیە قسە لەسەر کەواش ئەەکەین ئەوژە کراسێکی زۆر زۆر کۆنە چۆنە یەخەکەی ئاواهینێ بڵێن ئاواهینە حاڵی حوتی کراوەیەکە ئەنجا خڕەکەیە بۆ شێوازە بۆ کراسی کۆن بەس ئێستا ئەگەر سەریەوەی منکەی 4 گۆشەی خڕی ئیتر 3 گۆشەی ئەی بڕن بۆ شێوازە بۆی ئەمەشم لەبەر کرد بۆیە شێوازە کۆنەکە بێنم تازەکەش لەبەری خۆما بێ بەراوردیکەین لە هەمان کاتە کڵاومان هەبوو کڵاو ئەمە کڵاوی پێوتێ بەس خۆی فێستەیە ئەم ڕەشە فێستەیە پێوترێ فێستە ئەم فێستەیە لەگەڵ لاگیرە و هین نایچە ژێر چەنەی بۆ ئەکرا لێرە ئەمە هەر بۆ جوانی ئەمە تازەیە تازە کە خەڵک کا بەسەریا و چیکەی لەگەڵا بەکار نایێنێ ئەم لاگیرەیە لێرەوە لە پشتەوە هینەکرا ینی قایمەکرا ینی سابت بوو ئەو دوورا بوو دواتر کە سربەستەکەی لەسرە بەسرا ئاوە ئاڵقە بوو ئەکرا بە جێ ئاڵقەکە قات و بار وڵی من بە پوری خۆمە ئازانم ئەو ژنێک ماشەڵڵا تەمەنی زۆر بوو ێستا خۆ ئەفریکانەمەوە ئەم کڵاوی دایم لەسەر و بەس کڵاوەکە تۆ زێلارتر بوو تۆ زێلار بوو کڵاوەکە لار نابەسرێ بەس ئەوە کە هەستەکەی لارە ئەم سربەستە لاریەکاتەوە شتێکی پێوە بەس بەڵام ئەمەشی هەر ژێرملەکەشی ئەوە ژێرچەنەکەشی بۆ ژێرچەنەش هەبوو بە ئەوەی ئیمکانێتی هەبووە دەوڵەمەند بووە بە ئاڵتون کرمەکی بە کرمەکش پێشەوە ترێ کرمەک هەبوو موروو بوو بەزی تر بە پێی کەسەکە کە دەوڵەمە ئەمە سربەستە ئەو کڵاوەکە ئەبەسرا بەسەر ئەوە ئەیان بەڵێ ئەمە لێرە ئەوەی ئیمکانێتی بووە و یعنی هین بۆ 5 لیرەیەکی لێرەدانە 5 لیرەیەکی ئاڵتون دواتر لیرەی کە بە 4 دەوریادا ئەنرا بە سەر و ئەوە ئاڵلقەیەکیان لێرە ئەکرد دەسماڵ دەستا دەسماڵەکە و پیشانەیە دەسماڵەکە لێرەوە دواتر ئەبەسرا بەسەر شانە ئەهاتە خوارەوە ئەم سربەستە ئەبەسرا تو وازانی کڵاوەکە لارە بەس ئەمە بەلاری ئەبەسرێ دواتر ئەو هینە ئەمە لێرەوە ئەفو لێرەوە کە ئەمە ینی سابت بۆ دووراوە لێرەوە ئەهات ئەکرا بەم شوێنەوە ژێرچەنەکەی هاتەوە سەر ئەمە ژێرچەنە نییە ئەمە بەس هینەکەیە کە ئەبەسرا لێرەوە ژێرچەنە لێرەوە بوو ینی ئاوە ئەهات و بۆ خوارەوە بەس یەک دانیشانە بەس بەڵێ ژێرچەنە یەکدا بەس لاگیرە دوانە ڕاست و چەپ دانەیەک لێرە دانەیەک لێرە ئاوا بوو یعنی هاتە خوارەوە بەمەیانە بێجگەلەوە بەدەرلەوە لێرە موروی بەم مورۆ شیلانانە سێ ڕست موروو ئەهاتە خوارەوە سێ ڕست موروو جا هەبوو لێرەشەوە موروو ئەهاتە خوارەوە بە لای ئەم لاجانهینانە هاتە خوارەوە ئەمەش هاتە خوارەوە کورتە پۆیلیان پێ و پیانۆ کورتە پۆلی بەستووە دوو ڕیز موروو بۆ هاتە خوارەوە بەمانێ لەگەڵ لاگیرەکەیە ئەمهینەمان دەسماڵیانە بەس بەس بەڵێ دەسماڵێکی کەشم پێەیە دەسمال سێ گۆشەیە نابێت ڕۆژهەڵات ئەیەن بەسەر شانیان بەڵێ ئەم لەگەڵ هینەکەیە ئەساوە چۆنە ئەوە بە فێستەکەەوە هینەکرێ مەسەلەن ئاخرجار لێرەوە بە فێستەکە و بە دەرزیە پێوە ئەکرێ بێ ئاوا بێ ئەیرێتەوە بەسەر شانە دەستوری بەستنەکەی ئەزانی بەڵێ سێرکە ئەمە لە دواوە بەسراوە ئەمە ئەم هینامە لێرە بەستێتی بەزدانێکی کەم پێەیە درێژترە قاڵیە کەوزە ئەمەیە ناوە پێم بێ لێرە نیە ئەمە تۆزە درێژە بۆ پێوترێ دەسماڵ بەسەر شانوم لایەتە خوارەوە ئاوە ڕاست و چەپێکی بێت ئەی بێتەوە بۆ دوا گرێکە لە دواوە لێرێ گرێکە لە دواوە لێرێ زۆر درێژە ینی
بڕواکە نزیکی 4 مەترێ دەرەچێت ئەم لکانەی 4 مەترێ دەرئەچێت چکە بێ لە دواوە بێتە خوارەوە تقریبان کە گرێرێ ئەمە نەیەتە خوارەوە ئەمە نەیەتە خوارەوە ئەوە شێوازە کۆنەکەیە کڵاوەکە فستەکە بکەمە سەرم بیکە ئەگەر مایکەکەم خۆی زۆر جار خات و بار دایم ێستا لەوانەیە ئەوانەیشی کە بینەرمان بنیا خودەوانی کە ئێستا بەڕێزت باسیەکەی هەمووی یادەوەری هەیە لەگەڵ یاگەر خۆی نەیوێ لەگەڵ دایکیا و لەگەڵ نەیچیا دایم پرسیارێکمانەیە ئەڵێن ژنەکانی ئەوسا ژنە قەدیمەکانی ئەوسا زۆر جوان لێ دیە بەوەی کە چەند مناڵی وردیان هەبوو بەم جلە کوردیە جوانانە و بم هەموو پارچانەشەوە کەچی نانیشیانە کرد و ماڵیشیان بەڕێ کرد و خواردنیشیان دروستە کرد و مناڵیشان بەخێوە کرد کەچی ئێستا یەکێک 2 ساعت جلی کوردی لە بەرەکاڵی هیلاگەبی ئەزای چۆنە چکە ڕانە هاتوون ئەوان یعنی شەو پێشەوە خەوتون یعنی وا بووە شەو پێشەوە خەوتون بەس ئێمەمانیان چکە هەر فێرین دەواممان هەیە و هەر لە مناڵیەوە خراوینەتە بەر قوتابخانە و یعنی بەس بۆ مناسبەکان لە بەرمان ناکردووە لەبەر ئەوەیە سەرکەلانەی بۆ پیاوانیش ئێستاوە ئەمە کڵاوەکە کردە ئەمەش قۆڵوانەیە ئەمەی بۆ ببەستمیان بیبەستە ئەمە ئەبێت ئەوە بکەوێتە ناوەڕاست ئەوە کرێتە ناوەڕاستەوە پێچێکی پیای لە دواوە قوفەیەکی مە جامانەی ئێوەیە بابێمەلای نە ئەمە سربەستی پیاوەوە سربەستە بەڵێ ئەمە سربەستە دانیشم کە دەستی سێرکە ئەمە بەم هەر دانیشن لەبەرەوەی کە بگیرێت بۆی کە تۆش باشتر بتوانێت جا ئەمەش و دەسماڵەکەش ئەبێ هەمووی بەڵێ ئێستا تۆ سەیری جلی جاران کە سەرکو چەند قەرەباڵغ و جوان بووە مناڵێن بە هەموو ئەو کەرەسانی کە پێوێتی ئەزام هەژنۆ پارچەیە بەیەکەوە بەڵێ ژێرچەنە و لاگیرە و هەموو ئەنجا ئەم کراسە فشە گەورەیە و ڕێک جایسە کەوازانی لارە دواتریش لاگیرەکانیان پێرەوە بۆ بەس ئەمە بێ سابت بیانی ئەمە لێرەوە بەسراوە دوایی بە ئەڵقا دەرزی قایمیەکە ئاوا بووە بەڵێ بەس بزانین بە شتێت هینەکەین گیرەکەین ئەمە گیرمان کرد لێرە ئەمەش گیرمان کرد ئاوا هینەیە باشە ئەنجا شتیکەی ماوە ئێستا بەرکەم و ڕێک ئەمە لە ئەم گرێ لێرەوە گرێکاکەینەوە والله حەقە سەحرم جارەکە بۆ نەوشتمان هەبوو لە کورسات بۆ جلی کوردی شتانە شتانە ببەسن زۆر جوانە بەڕاست جوانە سەرکە بەڵام تۆزە کاتی ئەوێ سەحرخان ئەمەش اینجا کەسی پێم وا بێلانەیە هەموو کەسێکش نەتوانێت بەتەبە ئەم دەسماڵە ئاسانە ئەمە بەستنی بەڵێ بڵێ ئاسانە جا سەرکۆ لە ڕۆژهەڵات وتم ئەمە ئەگەن بەسەر شانیانە ئەم دەسماڵە بە هەرخان ئەزانێت چون ئەو بە دووادا چوونی زۆرکە بەلا گوڵان وشتە ئەدورن بەمانەیە جا ئەمە گوڵکی پێوە ناکرێت نە ئەوەی ڕۆژهەڵاتم بەبستا خانومان ئەگەن بەسەر شانیانە زۆر جوانە ها چۆنە ئەمە ئاوایە تۆ بێ بێم درێژ بێ بەس ئەمە سەردەمیانە دووراوە دواتر لەگەڵ ئەمەی کەیە ڕاست و چەپ ئەکرێ ئەمە خات و بار بەسەر جلە کوردیەکان ڕاست و چەپ بکرێ ئەچێتەوە دوا گرێ لێرێ بەش ناکە ئەمە کورتاوە ناڵەوە بێ نزیکی 4 مەتر بۆ هینێک بێ درێژەکەی ئەمە هەروەکو پۆشتەش یعنی ئەمە یەتە خواریشەوە بەسەر شانەوە لێشنانە ئەمە ئەبەسرێ سەحرخان ئەمە لە پێش ئەوە ئەمە لە کۆڵ ئەکرێ ئەنج ئەوە دەسماڵەکە ئەدرێ بەسەر کۆڵوانەکە بەڵێ کۆڵوانەکە ئەبەسرێ دوای دەسماڵەکەش بەخوا ئێوە شتان زۆر زۆرە پیاوان ڕاک و چۆقێکی سادێ لە بەریەکەی لە بەری ناکەن زۆر جار پشتێنەکەش مالیا چۆقەکەشی نییە وڵات جلی پیاوانیش یعنی بەشی خۆی شتی هەیە ئەگەر بە کاملی هین بکرێت وڵاگەر بەپی ناوچەکان بێسا بۆ نەشتۆ هەورامان بێ شاڵ و کڵاش و مشکی و فەرەنجی و زیاتر کۆڵوانە سیمارە یعنی بەس لە کراسەکەم کەمەوەڵا بە هەرخان خۆزگە وڵا لە کراسەکەم وڵا پێشوی بەهاتینەوە خۆزگە بچیت یا کراسەکەش لە بەرکردانی ئەمە کۆڵوانەیە بە خانومان بە لاریش ئەکرێتە لارێکرێتەوە ئاوا هینە لارەکرێتەوە بشانە بەس ئەمە وەستای خۆی هەیە ئەمە قەزاز دروزیەکە گوڵونکە دەستیە کاری دەستیە کاری دەستیە بەڵێ ئەمە لەسەر دەستگا ئەکرێ ئێمە سابونکەران ژنێکی لێ بوو سعدی خان هەم خەیات بوو هەم قەزاز بوو زێستا لە تەمەنە
ئەمە ئێستا پێم وابێ بە حازری هەیە لە بازار بە حازری مشتەیە بینێرە بۆ سین بۆ تروزەکە بۆ دەمێنەوە بەس بڕوا بکە وە ئەڵین هەمومان یعنی سەجلی پیاوان دەستێکی خۆمان جیری پیاوان ێستا بۆ نمونە لە سینەوە بیە بە جوملە بیەنە بڕۆ بازار هەمووی پڕە بەس بڕوا بکە بەوە نابێت کە لە لای خەیاتێک لە سابوونکەرە دەسەجلی بۆ دوورێ کە چەند چێژی هەیە بەڕاستی ئەمە لە شەستەکانەوە ئەمە هی دایکمە بەڕەحمەت لە شەستەکانەوە بۆی هەڵبەسرا ئەو هینە بۆی هەڵبەستووە ئەو سعدی خانە بۆی هەڵبەستووە سیر کە ها ئیشی دەستیە ئەم سیمە هەمووی چنراوە هەمووی هین کراوە ئەم ئاوریشمە ها چۆن کراوە بەهێن ئێدی سێریکە ئەوە چەند چەند ساڵە ماوەتەوە هینەکەی اینجا زیاتر سربەست هەیە گەورەیکە هەیە هینێکە ئەنجە سیمارە حەزیان زیاتر لە سیم بووە چونکە کورد حەز لە ڕەنی گەر بەڵێ بەڵێ کورد هەر حەزی لە ڕەنی ها بریق و باق و ئێمە کورد خۆمان تۆزێ حەزمان لە ڕەنی گەرمە ئەو هەماخ نەهامەتێ بەسەر ئێمە هاتووەگانە نەماشاداتۆ چی لە بیرمان کرد خۆمان خوێنمان گەرمە هەرەوە نەیە بیبەسمە بە تەماشت نە ئیترەوە پێم ما بە تێکیا چون وتە بەداخەوە باش نەدوراوە بەڵێ بەڵێ بچووکە بێ گەورە بێ زیاترە بێ ئاوە کە ڕاست و چەپێکەکەی بیبێتەوە دواوە ئەبەسرێ تقریبان ئاوا 30 سانتیم بۆ 40 سانتیم لە گرێکەوە شۆڕە بێتەوە بۆ خوارەوە ئەمە چەند مەتری ئەوێت وڵای زۆری ئەوێ کتێبێک هەیە خاتونێکی ڕۆژهەڵاتی خەڵکی مەهاباد شیلان خان نووسیەتی خوارۆحی شاد بێ باسی ئەکا لە کۆنا سەرکە ئەو جۆرەی ئەو باسی ئەکا پێم وابێت لانێ جلی خاتونێک نزیکەی 15 مەتری چوو بێت ئەمە یعنی پێ دەڵام بێت 4 مەتر بێ من بەخوا دایکم خۆی بەڕەحمەت بێ ئەی بڕی و ئەی کردو بە سێ گۆشە و هینە یعنی ئاوا لایەکی ژوورەکەی داگیرە کرد چونکە وایە ئەبێ بێتە خوارەوە بەسەر بەشی هەموو بەسی هەموو هەرخاندا من هەر بەندە خۆی زۆر کات زۆر جار باسی ئەکەنەوە ژنە کۆنەکان ئەڵێ بۆ نمونە لە سلەیمانی ئەگەر ژنان بیانویستایە جلێکی کوردی تازە بکڕن ئەنوو کەسانێک هەبوو کۆڵبەر بوون هەر بەسە کۆڵانەکان ناگەڕان ئەگەر نەچوونایە بازار ئەو قوماشانەی کە هاو زۆرتر لە چووە هات ئەم قوماشانەی کەم چلانیان لێ دروستەکە وڵی خۆی زیاتر ئەهات سلێمانی کاروان سەرایەک بوو بۆ هێنانی شتومەشی ناوماڵیش بێجگەل لە قوماشیش کۆڵبەرەکان زیاتر قەرەج هەبوو لە کارێزەکە من بیرمیە مناڵ بووین کۆڵبەرەکانە هاتنە ئەوێ ڕەشماڵێکیان هەڵەیە لەوێ ئەمانەوە تقریبان بۆ هەفتەیەک ئیتر خەڵک ئەهات لەوێ شتیان ئەکڕی جێگاکەی لەکووا بوو مزگەوتێکەیە مزگەوتی سەلیم بەک ئەوەی بەرامبەر مەکتەبی ئەزمە سەلیم بەگە بەڵێ بەرامبەر مەکتەبی ئەزمەرە خستانی شیرەکە بەڵێ لەویا قەرەجەکان لەوێ هەڵیانە ئیتر خەڵکە چوشتی لێکڕی متوموروی جوانە کڕا چونکە ئەوان لەم شوێن بۆ ئەو شوێن ئەڕۆیشتن بڵێن تیجارەتەکانەوە بوو شتیان ئەکڕی پارەیان وەرەگرتەوە جاری وای شتیان وەرەگرتەوە لە جێ ئەوە زەخیرە وەرەگیرایە وشکە وەرەگیرایەوە ئەوانیش یعنی تیجارەتیان پێوە کرد من لە بیری یعنی کە سوکار ئەچون لێ قوماشیان ئەکڕی لەو کۆڵبەرانش لەویا ئەوە هەبوو کۆڵبەری ژەبوو لە گەڕەکەکانە مەتریان پێبوو هاواریانە کرد قوماش بڕوا بکە یعنی ئەها ژیان ئەوە سادە و ساکار بوو دایکمە جارێ گێڕایەوە ئەو لیرە و هین لفکە و لیرە کابراایەکە بوو لیرە ئاڵتون لفکە و لیرە بەیەکۆ ئەفرۆشت یعنی ژیانەوە سادە و ساکار بووە لفکە لەگەڵ لیرە پیاوێکە بوو دەستگێڕ بوو هاوارێکە بە کۆڵانەکان ئەگەڕا لفکە و لیرە یعنی تۆ لفکە لەکوێ لیرە لەکوێ سکورسات بەرنامەیەکمانەیە ناوی لفکە و لیرە لفکە و لیرە سیرکە لەو زەمانە لە پێش هەفتاکانە یا شەستەکانە ئەوە هەبووە اینجا جوانی ئافرەتی خۆمان لەو زەمانەیە کە چۆتە تەمەنەوە لەچکی سپی بەکارێناوە ئەم لەچکە سپیان بەکارێناوە بەسەر سەر و بەستەکەیە لەبەر حرمەتی تەمەنەکەی لەبەر حرمەتی بەرامبەرەکەی لەچکێکی سپی جوانیان ئەیە بەسەریان سەر و بەستەکە بەزنیان ئاڵان لەسرە بەڕاستی ئێمە شلومە هاتە خوارەوە ئێمە ئەزای چی کولتورمان شێواوە بەڕاستی هەر لە لەچکە سپیەکەەوە شێواوە
کولتوری عەرەب من و ئێستا بە کولتوری دایک شوێنی کە مازانم تێکەڵ بووە. دایکم هەشتا و شتێک ساڵە یەخوات هەمەند درێژ بێ لەگەڵ دایکی هەموو کەسێک تەمەند. ئێستا شەر کەسێکمان بچین بۆ شوێنێک لەچکی جوانترین دیاری لەچکی سپیە بەخوا بکە بۆ بزانام دەدانەیەشی هەر هەیە ئەیا بەسەریا لە هەر ئەو ڕێکەژە یا بەسەریە جا زۆر نەریتێکی جوان بوو لە دوای ئەو تەمەنە زۆرە ئێستاش لە دەرگادرێ ئەم لەچکایەتەوە بەسەری بەو شێوازە بۆ شێوازەیراوە بەسەر جینەکە شەش هەر زۆر جوانێ ها ینی بەراعەت لە سپێتیا دەرەکەوێت بەس ئێستا بەداخەوە سیرەکەی لەچکی ڕەش و وڵی ڕەش ینی کولتوری ئێمە نیە ئەوەشە هێنا ئێستا پیاڵ حەتحەتۆکە ئەمە هەرەوەیە لە هەر حەتحەتۆکە و مێخەک هینە ئەمە سڵ و مێخەکەکە بە کوتراوی ئەمە چاوەزارەکەی یەکاڵیانەواسی یان کرد بە خۆیانەوە بەڵێ کرا بە کەواهینەوە بە کراسەوە بۆنی ماوە کۆنە بەخۆمە کۆنم ئەزانانی چەند ساڵاڵم گرتووە جا تۆزە ڕێحانە ڕۆشەی شانە ڕێحانە دایمە ڕێحانە بەدەست ژنە بە تەمەنەکانەوە دایمە باخیان ڕێحانەی تیا بوو لەبەرەوەی هەم ڕێحانە لە ڕووی تەندروستیشەوە بەخوا زۆر زۆر هێنا حەق هەموو ماڵی ئەگەر ئێمە زۆربەی ژیانیان ئینجانە زۆربەی ژیانمان چۆتە شوقە و ستیەکانەوە باخمان نەماوە حەقە لە ناو ئینجانەکانمانە ڕێحانەمان هەبێ تۆوی ڕێحانەش زۆر زۆر مهمە بڕاوکە من جاریوا تۆی ڕێحانەکەمە شەر بە توشتەوە ئەی خۆم زۆر زۆر مهمە بۆ تەندروستی زۆر باشە جا بە کاتمان نەماوە بەداخەوە کەواکەمان بەس بۆ باسکەی بەهەرخە بە ئەوەش ئەمە کەوای ناوارە ئەم کەوایش لەگەڵ کەوای سەردەمیانەکە فەرقی هەیە ها نوعانمان لێرە کلۆشیە بەس ئەمانی کە هەر یەخەکەی هەڵێنرێتەوە قۆڵەکەی پێوەنرێت و جارە قۆڵەکەی لەگەڵە قۆڵەکەشی لێ ناکرێتەوە ئەمە کەوای ناوار لۆکەی تایە اینجا بە تەریب ئەگەر دیقەت بێ ئیشی دەست بەدەست تەریب کراوە کاتی لۆکەکە بەڵێ لۆکەکە تەوزی ئەکرێ بەسەریا بۆیە تۆپڵ نەبێ ئەمە بیکەرە غەسالە و بیشۆ بیکەرە بەدەست بیشۆ شوی تێک ناچێت لەبەرەوەی بێک شێوازی هەندەسەی تەوزیع کراوە و بە تەقاڵ شێوازی تەقەڵەکەی هەمووشی دەستی شەوانیشی دەستیە بەڵێ ئەجا سێکە لە سێری ئەو هینە چۆنی کراوە ئالێرە ئەمە بۆچی والێ کراوە کاتێککە ئەو ژنەکە لە بەری ئەکا ئەم کەوایە ئەم لکەیە کاتەوە ئێرە گیرفانی هەیە گیرفانی هەیە کاتەوە ئێرە شتێکی زۆر جوانە یعنی دایمە و ژنە بەتەمانانە ئەم گیرفانانیان ئەم گیرفانی و ئەم گیرفانی بەرباخەڵی دایمە نەقوڵ و مێوژ و بادەمی تیا بوو بۆچی بۆ وەچەکانی بۆ مناڵانی کە مناڵی هاتۆ بە دەم دەستی کرۆ بە گیرفانە چنگێکی دەرێنەوە خۆزگەم کەواکانی ئێستاش بە هەمان شێوە بواە ئەمە کەوای ناوارە ئەنجا کەوای ناواریش لەگەڵ تێپەڕبوونی کاتە کەوا ناوارەکە نەماوە ئەم بە داواکاری خەڵک بووە مەسەلەن بۆ نمونەوە توتی کەوایکی ناوارم بۆ دروست کە بالۆکەی زۆر بێ ئەمە هیزستانان ئەمە زستانەیە بڵێ بەمان شێوەهاوینکاتە جیاواز بوو گەرممەگوڕ دیارە هەرەوە ناکرێت سەڵتەشمان هەیە سەڵتەکانیش سەڵتە هەبووە ناوار بوو ئەمە سەڵتەی سادێ سەڵتەمانێ ئەمە خڕە سەڵتێکی کەم هێنا ڕێکە ئەمە سەڵتە هەیە خڕە ئەنجا سەڵتە دایمە لەگەڵ هێلەکە دوگمە دۆڵابیان پێوکە دوگمە دۆڵابی سەرەوە دوگمە دۆڵابی خوارەوە دایمە دوگمە دۆڵابی پێوە بووە بۆیە ئاوا بەستویانە بۆیە یعنی جوان دەرکەوێت کەسەکە ئەو ملوانکە و کۆمەڵی ئاڵتون و شتی جوانیان گرفانیشی هەبوو لە دیویناوە بەڵێ گیرفانی هەیە هینی هەیە ئەمان دەستوری هینە دانێکی کەشمان پێ شێوەکەی خڕە هینەکەی کامیان زان بێدەم ئەوە زۆر کۆنە ئەمە شێوازەکەی خڕە ئەنجامە بە خەیاتەکانیان و تۆ مەسەلەن بۆی پێ و تۆ سەڵتەکەم بە شێوە خڕ بێ ئەگەر لەو شێوەیە بێ ئێری تیژ بێت ئەوە دوگمە دۆڵابیان پێوەکرۆ دوگمە دۆڵابی سەر و خواریان پێوە هی خوارۆ گەورەترەی سەرەوە بچووکترە دوگمە دۆڵابەکان خۆشبەختانە ئێسامووی بەزەر دروست دەکرێ ینی هی نەکرێت ئەمە بڵین بەهارانەیە تا پاییزانەیە بەس ناووارەکە بۆ زستان بەکار هاتووە دەستەکانی خۆش بێ زۆر سپاس نمونە و زۆر بێ بە هیوای ئەوەی کە هەمیشە بتوانین ئەو کەلتور و نەریتە جوانەی کامانە جلوبەرجیش بەشێکە لەو کەلتورەی کە هەمانە بتوانین بیپارێزین ئەو بە هەو شێوازەی ئەگەر ئەمج لە کۆنانەی خات و بەهار ئێستا هەڵی گرتووە دایکی بێ بە ڕەحمەت بێ ئێمە زۆرینەی کەسمان لە خانەوادەکانە ئەم جلوبەرگانە هەیە
بە ئەمانە نەفۆتێنین ئەگەر کەمیشە با لەسەر ئەو شێوازە دروستیکەینەوە بڕوا بکە ئەمە پەیوەستە بۆ کەلتوری خۆمانەوە نەک لەگەڵ شێواندنیا و دەستکاریکردنی و تەسکردنەوەیە چکەمە هیچ پێی ناڵەنجلی کوردی و هەم بۆ ژنانیش بۆ پیاوانیش بە هەماشیۆش ئێمەش ڕانکوچۆخەیەکی جوانمان هەیە سادە هەر لە ڕابردووە تا ئێستا بۆتە جلێکی جوانی کوردی هیوادارین ئەم کەلتورە جوانەمان بپارێزین دووبارە سپاس بۆتەوە دەستەکانە بەڕاستی بەرنامانە پێویستە ناو بەناو بکرێ بۆیە وەچەکانمان نەوەکانمان ئێمە هەموو کات هەوڵی لەگەڵ کوسا دایما بە معدلی ینی بە دایمی هەوڵیەوە بەرنامەی تایبەتی هەبوو بۆ زیندوکردنەوەی کەلەپور دووبارە سپاس بۆ ئێوەش دەستان زۆر زۆر سپاس دەست